سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت تعجیل ئەو گەڕەکەی کە من ئێستا لی تێیدا ئەم بەرنامەیە و ئەم پێشەکیە پێشکەش دەکەم یەکێک لە گەڕەکە کۆنەکانە کە دەگەڕێتەوە بۆ ساڵەکانی 1200 و تاوەکو ئێستا مرۆڤ لە هەولێر ژیانی تێدا کردووە. گەڕەکی تعجیل، گەڕەکی عەرەبان، گەڕەکی خانەقا کە سێ گەڕەکی ڕەسەنی هەولێرن بە پێی بڕیارە تازەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەوێتە ناوچەی شوێنەواری هەولێر. بابزانین پلانی ئیدارەی هەولێر و حکوومەت چییە بۆ ئەو گەڕەکانەی هەولێر؟ دۆخیان چۆنە؟ دانیشتوانی چیان بەسەر هاتووە و پێویستە ئەو ناوچە شوێنەوارە گرینگەکە لە پێشوودا خەڵکانی جوولەکە، مەسیحی، تورکمان، کورد و زۆربەی پێکاتەکان ژیاون چی بۆ کراوە؟ گەڕەکەکەی ئێوە پێویستی بەچیە؟ ئێستا حکوومەت دەڵێ یۆنسکۆش دەڵێ ئەمە ناوچەیەکی شوێنەوارە، نابێ ئاوەدانی تێدا ببینێت، بەڵام مانەوەی بەم دۆخە باشە؟ لۆمە باشە ببینێتەوە؟ چۆن ببینێتەوە؟ ئێمە چۆچی؟ ئەمە هەموو فەقیرنی ئەو گەڕەکە. قەرەبوو تا وەرگرتوتەوە کاکە حکوومەت دەڵێ ئاردم پێداون. ئەمە نەچوونە وەرمان نەگرتێ، قەرەبوو ماوەەر نەگرتیە. قەرەبوو تاوە نەگرتێ؟ نەخێر. خاوەن موڵکی؟ نا. یان کرێچی؟ کرێچیمە. کرێچی؟ چەند دەبێت و لێرە دانیشتووی؟ منداری ئێرە مە لە دایک بوونم ئێرەیە. چل ساڵ لێرەنە؟ دەوە ساڵە قەرەبووش نەکراونە. با قەرەبوو کراوە مەجموعە قەرەبووی کردە بەس هەندە قەرەبوو نەکرایتەوە. بۆ قەرەبوو نەکرێت؟ کاکە لێرە قەرەبوو کرد. نەچوومە بەخۆ. بۆ دەتەوێت چۆڵ نەکەی؟ ناتانم بچمە چێن دەرێ ئیدارەمان پێ ناسووڕە بچنە چێن دەرێ. قەرەبووەکە کەمە، ئاردەکە کەمە؟ ئاردەکە دەداتێ لە بن مەغموری چێ دەچێ بن مەغموری؟ یانی ڕازینی؟ نەخێر. باشە کەوایە تۆ هەردەمینێەوە؟ بەرێ هەردەمینێ. باشە دایە تۆ دەڵێ با تێک بدرێ یەک دەقەیەک دەخ تۆ دەڵێ با ئەو مەنتقە تێک بلە بەرچ دەڵێ تێک بدرێت چ کێشەی هەیە؟ ناوەڵڵا بەس کەونەکەون. کەونە؟ یانی بێزار بووی لە ژیان لێتوانە؟ بەڵێ. حکوومەت قەرەبووتان بکاتەوە چۆڵی دەکەن؟ ئاردەکی باش بەڵێ. ئاردەکی باش نامداتێت چۆڵی دەکەن؟ بەڵێ. لە ئێستادا نە شوێنەوارە نە ئاوەدانیە، ماڵی تێدایە و خانوش ڕووخاوە، بەم شێوە ببنێتەوە باشەوە؟ ناوەڵە باش نییە لۆ حکوومەت دەستە چێ ئەوە 6 ساڵە خانی بەمە قەپات کردێ لێرە هەفتەش خانیم لێرە هەمووی قەپە ڕۆژێک نالێت لێت ناپێستەوە نەکرەیەکە دەدات نەپارەکە دەدات لۆ هەشت خانی لێرە هەفتەش خان قەرەبوو نەگرتێ؟ نەخێر ئەو قەرەبووەکمەیە ساڵە کونیوە هەلە دویمە ناتەهانام دەدێت بڕۆکن حاکمی بڕۆ باشە بۆ ئێستا تۆ لەگەڵ حکوومەت قسە بکەیت حکوومەت دەڵێ کاکە قەرەبوومان داوەتە کەسێک لێرە دەڵێن وەریان نەگرتووە کاکە قەرەبوویان مەجموعە وەریان گرتیا بەڵام ئەو ئێستا تۆ چیت دەوێت بۆ نمونە ئێستا پارێزگار جێی لە تۆیە حکوومەت جێی لە تۆیە تۆ وەکو خاوەن مولکێک دەتەوێت چی داواکاری چی ئەو گەڕەکەش چی بەسەر بێت؟ ئەو گەڕەکەەوە ئارد لێرە یەک دەفتەری دەکە ئارد لەوێندەر هەشتا هەفتە لێرە لۆ هەفتە ژۆرە قەیدادنی دەوەرەقە مالی مردی دێ بە زۆری کاکە نادەم دەرە ئیلا دەی بمان دێ چییە بە زۆری بفرۆشی؟ بفرۆش ناتوانانی بفرۆش کەسێ لێت بکڕی؟ من دەکڕن بەس کاکە لەبە حکوومەت و ئەوانە کەس ناتێت دەکردەوە دەداتەوە حکوومەتی هەندەکەی قازان زەک هەندەکەی وەزعی باش نییە دەفرۆشتەوە یعنی یاری هەیە لەو مەسەلە؟ ئاجی هەیە یاریش هەیە لەو مەسەلێ کڕین و فرۆشتنەوە لەو مەسەلێ بەس حکوومەت عیلاجت ناکات بکرێت 6 ساڵ ئێستا چ بکرێت؟ خانوەکەت 7 ساڵە 6 ساڵە قەپات با خانی خۆمان بکەینەوە کاکە با ملکی خۆمان ملت ئەگەر نا قەرەبووتان قەرەبمان بکاتم بە مالی مرد بە پارەیەکی باش بە پارە حەسەب عاردە دەداتێ لە بنی دنیای باشە ئێستا ئەوە دەڵێ لە شەمامکی بە دەفتەرە چییە بەس تۆ ئەم لە شەمامیش بکە من ناو بشاری دا بچم لە کوندی وەرگرم باشە ئاردی تجاریم بداتێەوە چی خۆم باش تجاری ئەگەر چی باشم دە ئاردە دەداتێ بۆرە دا بنی دنیای وەرە عاردە دەدەینێ کاکە لۆ چ ببرم بابە بیز وەرە خەیناکە سی وەرە خێنە ئەگە دوو دەفتەری دەکە ئاردەکە حتا ئاردە دەداتێ حکوومەت 50 وەرە قات توخوا
ئەو قەرەباڵغێت چییە دەڵێن مەحەلەی عارەبان تاجر خانەقە شوێنەوارە ئەو هەموو سیارەیە چییە جێکەناو بازارەوە بەس لە سارە زیادی کردیان بەس لە بە سارە. سەریان نمایە نەمایە ناوەڵە تۆ لێرە دەژی ناوەڵە ناژی دەردی نائیلاجیە دەنە ئێرە ژیان نییە ژیان تێدانشی نەماوە. ناوەڵە نەماوە کێشەتان چیە لەو منتیقەیە وەڵە ئێستا؟ کێشەمان دەنجی سیارەیەمان تۆرە مەلا بانکدانان لەگەڵ دەنجیمان تۆری باگادی ئیزعاج بووینە زۆری شارێەوە باشە چۆن ناکەن وڵە ئێمە وەڵە دەردی نائیلاجە بچینە چێ لە کرێت حکومەت قەرەبووی نەکردوونەتەوە قەرەبوونمانی کردەوە وڵە فرۆشتمانەوە هەمومان کردەوە مەسرفت دیسان باشە قەرەبۆکە وەکو پێویست بوو بە خوددا قطعی مەسەر کە کرێزێک دەرچوو 250 متر عەردیاندایە 200 متر کۆستەری دەکات دەفتەرە چی دەکات دەفتەرە چی دەکات دەفتەر باش یعنی تۆ ملکێک دەدەی لە باتی دەفتەرێک بەخوای ئەوە ئیشەکە وڵە ئێستا وای لێ هاتووە ئەوای لێ هاتووە. ئارێ وڵە وای لێ هاتووە. باشە ئێستا من بەشێک لە خانیەکان دەبینم ڕووخایە بەلێ. بەشێک دەرگای داخرایە بە بلۆچی بەلێ. باشە شەوان جێی مەترسی نییە ژیان لێکوانە ئێستا وڵی زۆریش جێمە ترسێ بەس ئینسان ئەگە نائیلاج بوو چی بکە زیندەوەری هەیە وڵی زیندەوەری نییە بلێم نییە بەس خانیەکان زۆر خەتەرە یانی مەترسی هەیە دەرەزە خەڵکی هەموو بێگانە دێتن شەوان ینی کێشە دروست بووکە لێرە وڵی کێشە هەیە ئەرێ وڵا لە شەوانە ناوە تەقەمان جێ لێ دەبووی مەشاکر ڕوو دەدا نەناو لە منتەقەکانەرێ وڵ باشە سەرخانی چۆلە لەو منتقی زۆرە بە 180 180 چۆل 180 چۆلە بەس ئەوی صاحب مولکەکان 190 ئەنی ئەمە چۆلە 180 چۆلە باشە خەڵکی پیا و خراپ هەیە ئەکید دێ کردداری خراپی تێدا ئادی زۆر کردداری خراپ هەموو فسق و فەساد و ئافرەتی خراپ دەینە ناوێ و بێزاربوونە لەو حاڵەت ئەکید دوایش ئەو هەنابی ببینێتن یان چارەکیان لێ بکەنەوە عالەمەیان بەتاڵ کرد دەریان کردە دەرێ ئەو خانێنە بەتاڵ ماوە تۆ پێم بڵێ ینی ئەگەر حالەتەکە گەیشت بتە مەرحەلەیە کە ئەو خانوانە بۆ شتی خراپ بەکار بهێنرێ باشە بۆ ناچێ لای پارێزگار کاکە خۆ دەرگاکانی مەحافەزە کراوەتەوە بۆ ناچن ئێوە وەکو دانیشتووی کاسبکار بێنێ کاکی برا یەکلامان کەنەوە یان وەرە قەرەبوومان بکەنەوە یانیش ئەوە تا بە هەموو بگەڕێتەوە ژیان دروست زوانە کاکەمرە ئەمە ماڵمان لەو کۆڵانە ینی ئەوە باو باپیرانم ویلادەتمان ئێرێ باپیریشم ویلادەتی گەڕەشی عەرەبان حەقی من نادەبێتەوەی حەقی من چییە مەسەلەی سنەوەڕەکەی نەقسانیە دەست تەسمیری حکومەت دەکەم چێ لای محافظ تۆ نەچوومە لای محافزی محافزی نوێ قەدیم چوینە لای کاک لەوزادی حەقەی مەسەلەی سەدرێ نۆوەرەکەم بداتی حەقی خۆم ئەم سوێنی خانێکی تەسمیلەکەم بەڵام ئەم بچم بە نۆوەرەکەی بەقرسێنی 6 وەرەقەی پێخوا قبول دەکا قبول دەکا باشە کەوایە لە ڕووی ئەمنیەوە ئەگەر هیچ نەکا حکوومەت دەبێت چاودێری ئەمنی زیاد کە چووکە خانوەکان بۆ شتی خراپ بکەن شەچکەیە کاکەمە وەرە بتمەمە سەربالمان ماڵی مەسەیترە وەرە بزانە و خانوانە چیلاتیە ئەوانە دەڵێن ئاسار ئێکاکە لۆ دێنی تێکچی دۆرە عیلاجی کە شارەوانی وەرە پێشان نەبچین باچین ئەسلی هەولێرێ ناو شاریان تێکدا کێ لە قازانجی تێ شار بەخوای کەس تێ ناکرێت مؤسسة محل عربة مينا ماري نجمواتي حمو عالم دناس ماری نەجم هەموو دەیناس حمو نجمواتي دناس أمن شو محافظة قوتم يبو جناب الدليل بروي أو تبارك سر دجار چیان گوت قوتم كاكا من دمي دربتسم وشو كريتيانا دمي قربون ورقرم قوتي تناود ليراني لتشستانا قوتم كربابا أمن لتشتا حياتكم لتشمشتانا هم عالم باشە قەرەبوویان نەدا جبدي نازم تشستان لتشيا أو كتاب يوم منيا لا إحصائي دو كتاب كتابك لمختاري تشستاني كتابك لآسايش حموش دلين كاكا أو خلشي أو محل عربانة دزايت سيقول بمن دەیگوت ناوی تو شازە کو غەڵەت بووە کوڕە غەڵەت بۆ باشە کەوایە ئێوە دەتانەوێ گەڕەکەکەی ئێوە لە نێوان شوێنەوار و ئاوەدانی حکومەت یەکلای کاتەوە ئەفیا ئەمە حەزەکە حکومەت بێگە دەبتە شوێنەواری بیکاتە شوێنەواری ئەمە فەخری پێ دەکەین سوی دەنەوە گەڕەت شووا قەدیم بوو بەزەکە قەرار بی بڕ خێ ئێمارەك لە جێ بیتن ناوەڵە بە خۆمان لە ناویدانش زۆر پیاوە نەتر ئێستا تاجێت دەڵێن هەندێک ماڵی تێدا ماوە هەندێکیش چۆڵی کردووە دەرگاکانی بەم شێوەیە گیراوە بەڕاست تاجیل بەم شێوە ببینێتەوە ئاساییە یان دەبی حکومەت احتیمامی پێ بدە والله تعجیل احتمام پێ بدرێ باشترە چی لێ بدرێت والله چی بدرێت نۆژەم بکرێتەوە یەک ئەگەر تانی حکومەت نوێژەنی کاتەوە ئێستا شتێکی لە گۆڕدەیە خەڵکەیە قەرەبوو کرای بکرێتی کرێچەکە عەرزێکی وەگرتووە تقریبا 250 متر لە شەمامشی هەیە بە 2 دەفتەر و نیو 3 دەفتەری فرۆشتیە فرۆشتی ساحە ملکەکان مەغدور بوونە
صاحب ملك صاحب ملکەکان قەربیان درایەتی لە گرە سۆری گرە سۆر ئێستا برادری خۆمەیە لەسەرەوەی عەردی قەرەبی وەرگتە قەتعکونیویان دایتێ قەناعەت دەبی کرێچێکە زیاتر مستەفید بە لە صاحب ملکەکە کرێچی لە صاحب ملکی زێدەتر مستەفید ئەوە حکوومەت پێی زانی باش چی بکرێ بۆ صاحب ملکەکان مە بەس ئەو گەڕەکان ئەگەر بکرێتە منتیقەشی تجاری ئەو منتیق تجاری بی ئێستا خانی من لەو گەڕەکە بەڵام کاکە دەڵێن ئێرە شوێنەوارە تۆ دەڵێ لە نۆسەتەکان دایکم لەوێ داپیرم ژیاوە بەس یەک دقە نەناوبردننی شوێنەوار هەولێر بە ناوچەیەکی مێژووی تەمەنەکەی بە چەندان هزار ساڵە ئێستا تۆ ئەو شوێنەوارە لە ناو بێ کارە سەر نییە با لە ناوینە بە حکومەت قەربە شوا بدە کە ئیسەفادەی لێ بکەین تۆ ماڵت ماوە لێرە ئێستا لێرەمە چی لێ بکرێەوە ئێستا بەڕای من بەڕایم کردە گەڕێکێک مەسەرم بۆ منە بەیانی ئەگەر هاتوو یەکێک لە دەرەوە هات ویستی درامایك دەربینی یان ویستی شوێنەوار بێ شوێنەواری بڵێ ئێستا بڕۆ لە وڵاتان بە دەستکەوتنی شوێنە چی ئەوها محاڵە بەڕاستی ینی تێکدانی هەڵەیە تێکدانی هەڵەیە سا من دەسەڵاتدارم لە شارە دیکەمە گەڕێکێک خەڵکانێک لە دەرەوە بێن بەبلیت بێن سەری و بەبلیت بێن بەڵێ بەڵێ بەبلیت بێن باشە باش شوێنێکە بەڕاستی مێژووی شاری هەولێرە زانسیەکە کامەرە ئەو خانیانە کەسی تێدانمە هەر خانیەکیش ئەگە بەتال بوو دەکەوی ئێستاوەرە تەمەشاکە هیچ جیرانەکانی ماموو سەقفەکانی داکەتی کەوایە چۆڵکردنەکە زەرری زادی زەرەرکە ئەوە بەخۆی یەکەم مەحەلەی هەولێرەیە ئەوە هەر نابی دەستی لێ بدرێ ئەوەمە ئێستا بڕۆ حتا جوولەکەکانی ئیسرائیلیش ماریانە لێرە بووە ئەوە جوولەکە ئاباتەوە ئیسلام بات باشە کاکە ئەمە تۆ کەسێکی کۆنی ئەو گەڕەکەی باشە تۆ پێ دۆخەکە ئێستا چۆن دەبینی نیوە خان و چۆڵ کراوە بەشێک ماڵی تێدا ماوە ینی پیا و خراپ دێنە ئەو گەڕەکە کە ئێستا بە شێوەک لە شێوەکان ینی چۆڵ کراوە بەخوای پیا و خراپ ئەو مەتیخانەی خاستن ئی تعزیلی کە کەسی تێدا نەبیستم پیاوی خراپ دێ پێش ماوەک پێش ئێستا ئەو خانێنی ئێرە نیە بەڵێ کن ئاشی بەڵێ دەیان گۆ پیاوی خراپ داهات شتی خۆڕیان دەکرد. پێم بڵێ چیرۆکی تۆ چیە ئەو ماڵی تۆیە؟ ئەو خانیە ئیمێ لە 25 2013ەوە حکومت بلۆکی لێدا هیچیشی نەدایمی چۆن بلۆکی لێدا ئەوە تا حکومت بلۆکی لێدا ئەوە ئەو مەزموع خانیە هەموو یعنی بەبێ ئاگاداری ئێوە کلێتی تێدا بوو کلێتێکە ڕۆی حکومەتیش ساعی ملک هیچی نەدایتی چۆن ینی ئێوە ینی تاپۆتان هەیە تاپۆم هەیە تاپۆیەکەی ئەسەکەی لە بۆ دەینە تاپۆت هەیە تاپۆم هەیە لە ماڵی ساڵە ئێستا تۆ ئەو دیوارە قەپات کرا ئەو لە 25 2013ەوە حکومت بلۆکی لێدا باشە ئەی قەرەبوو خەڵکێکی زۆر دەرە قەرەبوو ماوە قەرەبوو بەس کلێتی وەرگێتە ساعی ملک یەق حکومت لەلایەن حکومەتی قەرەبوو نەکرا هەندێک بازرگان هەنە دێن خانیەکان لە ملەتی دەکردنەوە ئەوجە نازانم سەر بە حکومەتە سەر بە مافیانە سەر بە چێندەرن ینی بەجددی وایە بەجددی ئەوەتە لەو کۆڵانەی پشتەوە یەکێک هاتی حەفدە خانی کڕیتەوە حەفدە خانی تاپۆ بووە کڕیتەوە ئێستا تۆ دەتوانی بیفرۆشی من ئەوەتە دەگەی ئیتو لەگەر ئەوها دەسوڕێەوە نۆ خانی یەک تاپۆیە دەڵێت دەتوانی بفرۆشیەوە ئێستا ئەمن هەندێک بازرگان هەندێک نەگە دەفرۆشی لێت دەکڕی بەس ئەو سەعرەی ئەمن دەمەوێ نادەن خەڵکیت کە ناکڕی خانی بووە تو لە ناوەندی باشە حکوومەت دەڵێ ئەمە شوێنەوارە کڕین و فڕشتنی تێدا قەدەغەیە چۆن بازرگانێک دێ بابێ دەیبەکەن ئەوانی خەین و فرۆشتنی پێ دەکەن ئەوتە مەکتەب عقاراتی ئەلێر ئەوەتە مەکتەب عقاراتیان دانایە خانی دەکڕن دە یعنی بۆ خەڵکێک ڕی و فرۆشتن ئاساییە بۆ ئێوە باشن بەس ئەمن ئەو پرسیارەی ئاراستەی حکوومەت و محافز و بەرپرسان دەکەم با بزانم چ بەرپرسەک چ مەسئولەک چ محافزە قبول دەکا دیواری بلۆکی لێ بدرین ئەوە ئێستا ئەوە مولکی تۆیە دیواری مولکی منە بلۆکی لێدرای ئەوەتە با ئەی چێ خانوەکەت ماوە لە ژووری ڕووخاوە خانوەکەم ماوە بەس زۆر نەفز نزم شەوان دێن ئیشی قۆڕ لە ناو دەکەن دزی لە ناو دەکەن ئەوەتە دەرکەیان دزیە گیزەریان دزیە دەڕابم دروست لە چێ بکەم کاکە سکاڵای پۆلیسێ کاکە حکومەت وەچی ئەوەی کردەوەتە کارەبای بڕیا هیچی بڕیا نەماوە هیچ شتێکی نیشتە چیت دەوێت تۆ ئێستا چی دەوێت داوا لە حکومەت دەکەم بێ کێشانەمان و ئەلکە ئەو خانی لۆ بەلاژە و حالێ یان قەرەبووتان بکاتەوە یان قەرەبوومان بکە یان بلۆکەی لێ کاتەوە لە خۆمان بێنەوە ناوێ یان بەکرێ بدەین شتێکی لێ بکەین
مامۆستا سڵاوت دێبێت عليك السلام پێم بڵێ تۆ خەڵکی هەولێری من خەڵکی هەولێری مە بابل بابل باب ئارێ والله باشە تۆ وەکو کەسێک یعنی کە دانوشتوی ئەو گەڕەکانەی بە بۆ چوونی تۆ ئەو گەڕەکانە پێویستە چی بۆ بکرێت خەڵکێک هەیە دەڵێ کاکە با بکرێتە سەوزە خەڵکێکی تر دەڵێ نەخێر کاکە ئەمە شوێنەواری هەولێرە با بەس شانۆ و سینەما و هوەری تێدا بەکاربرین بێت تۆ دەڵێ ئێوە خۆ هەردووچی هەر ڕاستە خۆگەر بکرێتە سەوزایی نسبەی سەوزایی لە هەولێرێک کەمە هێشتا نەگەیشتە ئەوستاندارێکە پێویستە ئەمە ئەگەر بکرێتە شان و سینەمە و شتی سەردەمی لێ دروست بکرێ ئەوەش خراپ نیە ئەوە شەر باشەوەی لە هەروە بە کاوڵی و بە وێرانی ببینێتەوە یعنی نەتیجەکەی ینی خەڵک چی استفادە دەکات ئێستا ئازار دەدا بەم شێوەیەکە وەکو دەبینرێ بەشێک لە خانوەکان ڕوخێنراون بەشێکش لە خۆیەوە دەڕوخێنرێت ئازار دەدا ئەرێ وەڵا من یعنی لێرانە کۆمەڵی بیرەوەری کۆنم هەیە کە برادرم هەبوون لێرە ناسیارم هەبوون لێرە لەو گەڕەکە مەسەلەن ناوی هەندێک ماڵی هەندێک ناوداری هەولێرێ وەکو مەردان ئاغای لێرانە مالیان لێرانە بوو مالی نەوزاد موساغای لێرانە بوو مالی چەند برادرەی دیکەم لێرانە بوو ئەوە کەنیسەی کلدانەکان بوو کەوایە مانەوەی ئەو شوێنەوارانە زەرورە بەڵام حکوومەت دەبێ ڕێکی بخاتەوە بێگومان دەبێت ڕێکی بخاتەوە ئەگەر بێت و لەو قەیرانە داراییەی بەخێر ئەگەر بێت و ڕۆژێک لە ڕۆژان کۆتایی بێ ئەو گەڕەکانە هەمووی چی پێویستە لە بۆ ئەو شارە دێرینەی پێویستە بیکە پێویستە ئەمە بیر لێکشت بکەنەوە چۆن شارەکە ڕێک بخێنەوە ئێرە منتقەی کۆنە پێویستە چی لێ بکەین پێویستە ئەوەی ئەمە زۆر پێدا بگرین لەسەر ئەوەی کە ئەو شوێنەوەرە ئەوانەی کە قەدیمەکان بیانهێنەوە وەکو مۆزەخانە بڕیارەکە باشە بەڵام ئێستا باشێک دەڵێ خەڵکێک دەڵێ کاکە ئەمنێتی تێدا نییە فەرمە ئەو خان و کەس نازانێت لەو دوی چی تێدا زۆر ڕاستە ئەمە دەبێ ئەمە چی بکە ئەمە دەبێ ئیشوکاری خەڵکە ئەو خەڵکی لێر دەژتن چکم خەڵکە چیش لێر دەژی ئەوانە دەبی زۆر چاودێری بکەن لەگەرەوەش حکوومەت دەبی دابی بکاتن ئەمن و ئەمانەتی ئێرە پێویستەوەی حکوومەت پێش هەموو شتێک ئەو منتیقانە تعزیل کاتن ڕایگرێتن یان نیشتە جێ بتین یان نیشتە جێنەوی لەبەر نیشتە جێ و نیشتە جێ زۆر خراپە یەکلا بتەوە حتمما نابێ ژانی تێدا بمێنێت تەنیا دەبێ کە بە ناوچێکی شوێنەوار هەموو سیمای شوێنەواری تێدا بپارێزرێت وەکو قەڵات ئێستاکە تعزیل کرایە ڕاجرایە بەس جێگەی مۆزەخانە با بزانین ئەو سێگەڕەکە کۆنەی هەولێر تاجیل خانەقا گەڕەکی عەرەبان چارەنووسی چێ لە ماستەر پلانشی بۆ دەکرێت بەڵێ بە پێی ماستەر پلانی ناو سنتەری شار ئەو سێگەڕەکە کەلتوری پێدەڵێن و دیراست کرایە بە هەماهەنگی لەگەڵ کۆمیسیۆنی قەڵات و پارێزگا و شارەوانی ئەو سێگەڕەکە بە پێی ئەو ماستەر پلانە دەبی پارێزگاری لێ بکرێ بە شێوەی وەکو گەڕەکی کەلتوری و نۆژەم بکرێتەوە ببوژێتەوە ئاوادان بکرێتەوە وەجارشکە بەکاربێ ئێستا ئەوەش بێگومان هاوڵاتیانی ئەو گەڕەکە خاوەن مڵکەکان لە بەرەوەی کرێچی تێدا بوو ئەو کاریان نەدەکرد حکوومەت بیری لەوەی کردەوە کە خۆماڵەی بکە ئیستیملاکی بکە ئەو خانیانە کرێچیەکان خەڵکی کرێچی هەژار نشینی تێدا بوو قەرەبوو کرانەوە وەکو هاوکاریەک خاوەن مڵکەکان بەشەکی کە نزیکەی زیاتر لە 1200 خانیە نیوەی زیاتر قەرەبوو کراینەوە ئەوانی ترمایە لەبەرەوەی پرۆسەکە لە محکەمەیە باش لە محکەمەیە بەشێکیان دەڵێن کاکە 7 ساڵە هەفت خانومەیە یەکیان دەڵێت دەرگای داخرا و حکوومەت نەقەرەبووم دەدات تێنە دێگە ڕشتەیدا ڕاستە پەیوەندی بە لە ڕاستیدا بە شارەوانی بەو زەویانەی کە بڕیارە وەکو قەرەبوو بیاندرێتێ بە دادگا یعنی ئەو ڕۆتینیاتە زۆرە لە ڕاستیدا حسابی هاوڵاتی نیە ئەمە بێگومان یعنی ئەوانش جێگەی سوپاسە زۆر چاوەڕێیان کرد چکە هەم گەڕەکە کەلچی ئەوەی نییە کە جارێککە بەکرێ بدەن و سوودی لەوەگەن دەبی قەرەبوو بکرێنەوە دوای قەرەبووی بەرنامەکەوەیە حکوومەت بە چ شێوەیەک شارەوانی و پارێزگا دەتوانی ئەو سێگەڕەکە کەلتوریە وا لێ بکە کە هەم کەلتوری بی هەم پارێزگاری لە ناسنامەی شارەکە و سنتەری شار و ڕەسەنایەتەکەی باشە بەڵام ئێستا ئەگەر سەیری ئەو گەڕەکانە بکە ئێمە لە نزیکەوە سەیرمان کرد
لە نێوان شوێنەوار و نیشتە جێبوون چارەنووسی دیار نییە زۆربەی خانووەکان ڕووخاون بەشێک لە دانیشتوان دەڵێن کاکە فریامان کەون لە ڕووی ئەمنیەوە خەڵکێکی زۆر بۆ کاری خراپ بەکاری دێنێ و خانوانەی کە ماڵی تێدانێ ژیانی تێدا نیە ڕاستە لەبەرەوەی ئیسیملاکەکە خۆماڵەکردنەکە هەمووی گەشتان تەواو نەبووە کەواتە هەندێک لەو خانیانە کرێچیشی تێدانەمایە ئیسیملا کرایە بوویتە مولکی شارەوانی داخرایە ڕەنگە هەندێک جاران لێرە و لەوێ بەکاردێن بەڵام بە بەردەوامی بەدواداچوون هەیە لەلایەن قایمقامەتی ناوەندی هەولێر و شارەوانی چونکە هەتا هەمووی پێکەوە ئیسیملاک نەکرێ حکومت نەبتە خاوەنی ناتوانیم لە بۆ نمونە بەرنامە ڕەنگە هەبی بدرێت بەشێکی بدرێت بە وەبەرهێنەرێک لە بۆی بەپێی ئەو ماستەر پلانەی دانرایە خانیەکان نۆژەم بکاتەوە و هەروە شەقامەکان بە شێوەیەکی کۆن بتوانی نۆژەم بکاتەوە خزمەت گوزاری بگەین تێ اینجا جارشکە بەکار بێتەوە لە بۆ هەمە چەشانە جێبەجێدەوی پرۆژەکەی ئێوە جارێ پێم وەکو باسم کرد جارێ ئێستاوە سەرقاڵی ئەوەینە دوو کۆبوونەوە ئەنجامدرا لەگەڵ بەڕێز وەزیری شارەوانی و پارێزگاری هەولێر و هەموو لیژنەی بەفەرزۆن لە بۆەوەی بتوانین خێرایی بدەینە ئەو پرۆسەی خۆماڵەکردنەی خێرا بکەین جارێ ئەو خانیانەی کە ماوینە خاوەن مولکەکان قەرەبوو بکرێنەوە بە زەوی باشییان زۆر گلەی دەکەن دەڵێ لە شەمامکمان دەدەنێ بەڵام زەوێتی ئێمە ناو سنتەری شار ئێستا لەبەر ئەوەشە هۆکاری بەشێک لە دواکەوتنەکەی ئەوە بوو کە لە هەندێک جێگایان زەویان لە بۆ تەرخانکرا بوو کە خاوەن مولکەکان ڕازی نەبوون ئێستاوان لە جێگای دی هەندێک جێگا دەستنیشان کرا بەڕاستی زۆر هەوڵماندا لە بۆی تەکانەکی باش بدرێتە پرۆسەی خۆماڵیکردنەکەی ئەوەی دەمینێتەوە کە ئاتا ئەوە نەکرێ ڕەنگە ئاسان نەبی بتوانین هەم چکە لە گەڕک چەند خانیە خۆماڵەکرا چەند خانێک مایە ئەگەر ئەوە هەمووی بکرێ ئینجا دەتوانێت بە شێوەی بەش بەش بکرێ بدرێت بە وەبەرهێنەر جا حکومت بەڕاستی ئەوە پێویستی بە بەرنامەیەکی باش هەیە لە بۆی مامەڵە لەگەوەی بکرێ بەڵام دڵنیامە لەوەی ئەگەر بێت و ئەو کارە بکرێ و بە شێوەیەک نۆژەم بکرێتەوە ئاوەدام بی جوولەی بازرگانی و ڕۆشنبیری تێدابی شانبەشانی قەیسەری هەولێر و هەروها قەڵای هەولێر و دوای ئەوەش ئەو شوێنێکی ئێستا ئەمە لێینە پارێزگا و باڵەخانەی پارێزگا و جێی دادگای کۆن و ئەوانە بە پێی ماستەر پلانەکە دەبتە گۆڕەپانی کراوە و سەوزایی و ژێرەوەی دەبتە پارک گۆڕانکاریەکی زۆر گەورە لە سنتەری شاری هەولێر کە سنتەرێکی گرنگە بە قەڵای هەولێرەوە بەو گەڕەکانە کە پێی دەڵێن ناوچەی بەفەرزۆن گۆڕانکاریەکی زۆر ئیجابی دەبی و دەبتا ناوەندێک لە بۆ ئەوەی کە پێشوازی لە گەشتیاران بکە و خەڵکەکی زۆر لە دەرەوە بتوانی سەردانی ئەو شوێنەوارە مێژووی و کەلتوریانە بکە هەروەها جوولەیەکی بازرگانی یەکجار باش و ئەو جەنجاڵیەی کە ئێستا هەیە لە نەبوونی گەراج لە بۆ نمونە چارەسەر بکرێ لە بۆی ئەو بەرنمەیە جێبەجێ بکەین کە لە پلانی ئەمەدا بوو سنتەری شار دەبی جێگای پیادە ڕۆیی بی. بەشی زۆر لە دانیشتوانی هەرسێ گەڕەکەکەی سنتەری شاری هەولێر دەڵێن ڕەوشمان خراپە پێویستە حکوومەت بە زووی پلانەکەی جێبەجێ بکاتووە قەرەبوویەکمان بکاتەوە کە شایستەی ئەو زەویانە بێت کە لە سنتەری شارە و بەقەت ئەوە بێت کە شایستەیەتی. ئیدارەی پارێزگای هەولێریش دەڵێت ئێمە ئاگاداری حاڵی ئەو سێگەڕەکەی شاری هەولێرین لە پلان و ماستەر پلانی ئێمەشدایە کە ئەو سێگەڕەکە نۆژەن بکرێتەوە سیمایەکی جوان بە شاری هەولێر ببەخشێت. سەبارەت بە قەرەبووکردنەوەش دەڵێن ئێمە قەرەبووی بەشێکی زۆری دانیشتوانی ئەو گەڕەکانەمان کردوتەوە بە کرێچی و خاوەن مولک ئەوانەی کە ئێستاش کەیسەکەیان لە دادگاکانی هەرێمی کوردستانە لە ماوەی داهاتوودا بە پێدانی زەوی باش قەرەبووی خاوەن مولکەکانی ئەو گەڕەکانش دەکرێتەوە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرن.